سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئاسۆی بەرابەری زۆر خۆشحاڵم کە جارێکی تر بەم بەرنمەیە دەبمە میوانی ماڵەکانی ئێوە یازیز و خۆشەویست. لە بەرنمەیەم هەفتەماندا میوانداری بەڕێز خات و فاتمە داوان چالاکی مافی ژنان و هەروەها زیندانی سیاسی پێشوو کە لەم بەرنمەیە بەشدارە کە قسە بکەین سەبارەت بە بارودۆخی ژنانی زیندانی و ئەرکەکانمان. خات و فاتمەم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنمەیە، زۆر خۆشحاڵم کە بەشدارن. ئەو کاتتان باش، دەستان خۆش بێ. سپاس بۆ ئێوە کە منتان داوەت کرد. سپاس زۆر لە سپاس. خدمەتاندا. زۆر سپاس. خات و فاتمە، پێم خۆشە سەرەتا خۆتان بە بینەرانمان بناسێنن. من وەکو فەرمووتە، من فاتمەی داوەندم، چالاکوانی مافی مرۆڤ، مافی ژنان، کە خۆم لە ئابانی 98 لە زیندانی ورمیە زیندانی بووم و ساڵۆنیوێک لە زیندانی ورمیە بووم و لەگەڵ زیندانیەکان بووم بەهۆی ئێعتراز بە سیاسەتە غەڵەتەکانی جمهوری ئیسلامی و هەرەوەی کە ئێعتراز بە گریانی من باوجودی کە دایکی سێ منداڵ بووم دەست بەسەر کرام و حکمی 5 ساڵ زیندانیان پێدا. زۆر خۆشحاڵم کە بەشدار بووی و یەکێک لەو ژنە تێکۆشەرانە بووی کە بەرامبەر بە کۆماری ئیسلامی وەستاویت و ژیانی خۆشت خستووەتە خەتەر و ئێستا هیوادارم لە شوێنێکی باش ژیان بکەی. پێم خۆشە سەرەتا خەباتی ژنان لە زیندانەکانی کۆماری ئیسلامی بۆمان باسکە، ئێوە و خەباتە چۆن دەبینن؟ هەر وەکو دەزانن ژنان نەقشێکی عومدە و بەسزایان هەیە لاتەدا لە ئینقلابی ژن ژیان ئازادیدا. لە سەرەتا ئەوەی کە ژنان کولەن ڕوکنی ئەسڵی ئەو خەباتن و فعالیەتی مەدەنی خۆیان بە جوانترین شێوە ئەنجام دەدەن، ولی هەروەکو ئەوەی کە دەزانن ژن لە جامعەی ئێمەدا بەخسووس ژنانی کورد بۆ خۆیان لە دوو جەنبەدا هەمیشە مەحکومن. یەک بەوەی کە کوردین، هەر ئەو کوردبوونی خۆمان یەک بڵام کە جورمێکی زۆر گەورەیە لە جامعەی ئێمەدا. دوای ئەوەی کە ژنێک کە کاری مرۆڤایەتی یعنی داوای مافی خۆی بکە محکومە لە حکوومەتی جمهوری. هیچ ماف و هیچ ئێمە وەکو بڵێن ژنان لە جامعەی ئێمەدا هیچ مافێکیان نییە تام هەر بە مەحسی ئەوەی کە ئێعترازیش بکەین و داوای مافی خۆمان بکەین، یا دەست بەسەر دەکرێن و یا ئەوەی کە وایان لێ دەکەن بنەماڵەکانیان وادار دەکەن کە ئەو ژنە ساکت بێ لە بەرابەری مافەکانی خۆی و حەقی هەموو ئێعترازێ لە خۆی سەر بکە. فاتمە، ئێوە خۆتان وەکو ژنێکی زیندانی کە لە زینداندا بوون، ئاستەنگیەکانی بەردەم ژنانی زیندانی سیاسی چیە؟ و کێشە مەشاکلانە کە هەمیشە بەرامبەر بە ژنان بەڕێوە ئەچێت چینە و کێشە مەشاکلانە؟ کێشە پێدات زۆرە. یەکێک لەو کێشانە ئەوەیە کە ژنانی سیاسی بخصوص سیاسەکان دەخەنە ینی زیندانەکان تەفکیکی جەرایم نابێ و ئێمە دەخەنە بەشیمە کەسانێک کە مەوادی مخەدر و جەرایمی سەنگینیان هەیە. ئەوە بۆ خۆی شێوەیەکی سەرکوبە، شێوەیەکی وەکو بڵێم ینی شکەنجەیە بۆ ژنانی سیاسی. هیچ مافێکیان نێنێ مەسەن دەتوانن لە ئەخبار و یا دەسرسیان هەبێ بە شەبکەکان و بتوانن قسەی خۆیان دەنگی خۆیان بکەن وەکو ئینسانێک، وەکو ئینسانێکی چالاکوان. هیچ مافێکیان نییە و لە حەقی ملاقات لە بیمارستان لە هەموو شتێک مەحرومن. هەروەکەوە مەسەلەن ئەلانەکە پەخشانی عەزیز، پەخشان وریشە شەریفە هەمووی لە زیندانن. ئەوانە چالاکوانانی ژنن، کەسانێکن وەکو زەینەبی جەلالیان کە ئوستورەی مقاومەتی ئیستادگە. ینی ئێمە وەختێک هاتنە زیندان، وەختێکی ئێمەیان تهدید دەکرد بەوەی کە ساکت بین. نمونە ڕئیسی زیندان زەینەبی جەلالیانن بۆ ئێمە دێناوە کە ئێمە زەینەبمان وا لێ کردو بارها و بارها بۆ جێگاهایەکمان ناردووە کە منداڵی خۆی لەبیر بچێتەوە. من هیچ وەختێک ئەو شەیەم لەبیر ناچێتەوە کە بێمایان کرد ئەو جملەیە، ینی بۆ ئەوەی کە مەسەلەن زیندانیەکان تەفهیم بکەن بەوەی کە چ سەرنەوشتێک و چ ئەواقبێکیان لە ئینتزاردایە. زەینەبی جەلالیانیان دەکردم میسال بۆ ئێمە. هەروەکو گوتم زەینەبی جەلالیان کە ئێمە بە عنوانی ئوستورەی مقاومەت و ئیستادگی دەیناسین، کەسێکە کە تەنیا بە دەلیلی ئەوەی کە داوای مافی خۆی، مافی
وەکو ژنێکی کورد لەو جامعەی کە بۆ جامعەیەکی زاڵمە نسبەت بە ژنان داوای مافی خۆی کردووە 17 ساڵە مەحرومە لە هەموو شتێک ینی لە کوچێکترین حقوقی خۆی من خانوێکمان لەگەڵ بوو بە نێوی سومەیە لە نزیکەوە لەگەڵ زێنەب ساڵێکی زیندان کێشا بوو ینی دەیکوت لە حەچی شتە مەحرومە هیچ ئیمکاناتێک هیچ شتێکی نییە وەکو ژنێکی زیندانی ینی ئێمە جیاوازین لە زیندانە سیاسەکانی کەش ئێمە هیچ مافێکمان نییە و نازام ئەو بێعداڵەتیە تاکەی هەیە و نسبەت بە ژنانی کورد دەبێت زیندانی ژنانی سیاسی زیندانی کوردت خات و فاتمە پێتان وایە بۆچی کۆماری ئیسلامی سەر ڕایەوەی کە زیندانی ئێڤین لەلایەن ئیسرائیلەوە درایە بەرهێرش و زیندانیان گوازرانەوە بە چەند زیندانی دیکە بەڵام سەر ڕایەوەی کە بارودۆخی ئەم زیندانیانە نادیارە و ئیمکانات و شوێنی ژیانیان خراپە بەڵام کۆماری ئیسلامی هێشتا هەر بەوەیچە هەوڵ دەدات کە دەنگی زیندانیان کپ بکە ئێوە خۆتان زیندانی بوون ئەگەر لە شەرایەتێکی ئاوادا بن زیندانیان چه بارودۆخێکیان هەیە؟ ئەوڵێن شت کە نسبەت بە زیندانیان دەکەن کە مەسئلەیەک پێشدە ینی کوچکترین مەسئلە ئێوە فەرزکەن کۆرۆنا ینی نەخۆشیەک بوو تەلیفۆنەکان قەتع دەکەن ینی دەسترسی ئەوانە بە دنیای مەجازی بە دنیای دەرەوە بۆەوەی کە دەنگی خۆیان ڕابگەێنن قەتع دەکەن ئەوەش شتێکی زۆر سەختە لێمێژە کۆماری ئیسلامی دەی هەوێ زیندانیان ئینتقال داونی دەتوانی ئەوە بوو بە بەهانەیەکی چاک کە ئەوانەی ئینتقالدا بۆەوەی کە هەر یەک لەوانە لە یەک جودا کاتەوە و ئێمە دەستڕسیمان پێیان نەبێ وەکو دەزانن ئەو زمانەی کە ئەو کاری لەگەڵ زیندانیانی سیاسی کرد لە زمانی شەڕی ئێران و ئیسرائیلدا کە لە ماوەی ئەو 12 ڕۆژە ئیتفاق درا ئەوان بدون ئەوەی کە هیچ ئیتلاعێک بە زۆر خۆتسەرانە بە تۆری ینی یەک دەفعی ئەوانیان ئینتقالدا بۆەوەی کە دەستڕسی بۆ زیندانیانەوە لەو بینشدا دەتوانن زۆر کارایەک بکەنەوە بەهانەکەی بخەنە بە هەر ئەو شەڕی کە بە وجود هاتووە ینی گیانی زیندانیانی سیاسی چەند بەرابەر دەکەوێتە خەتەرەوە ئەعلامی خەتەرێکی زۆر گەورەیە بۆی کە ئێمە هیچ خەبەرێکمان لیان نابێ و دەستڕسیمان پێیان نابێت کە مەسەلەن ئەلانەکە لە چ بارودۆخێکدان هەرچەند بارودۆخی ئەوان هیچ وەخت باش نەبووە وەلی لە هەموو ئیمکاناتی ئەوەڵیە ئەوان مەحروم دەکەن و هەر ئەوەی جودابوونەوەی ئەوانە لە یەک و هەر یەک بە زیندانهایەکی مختلف بدونە ئەوەی کە ئایا ئەو زیندانە مەکانێکی مناسبە بۆ زیندانە سیاسیانە ئیجادێکی ڕۆب و وەحشە لە دڵی خەڵک دەکا و لە بەخصوص دڵی بنەماڵەکەیان کە چیان بەسەر دێ بەڵێ خات و فاتمە زۆر کەس نیگەرانی ئەوەن کە دووبارە قەتڵەکانی کۆماری ئیسلامی وەکو قەتڵەکانی ساڵەکانی 60 دووبارە بێتەوە و زۆر کەس نیگەرانی زیندانیانی سیاسی ئێوە ڕاتان چیە ئایا و نیگەرانیە واقعیە یان کۆماری ئیسلامی ناتوانێت ئێستا تر دەورانی دەیە 60 نەماوە ئێستا زۆر گۆڕاوە دروستە زۆر شت گۆڕدراوە وەلی ئێوە دەزانن جمهوری ئیسلامی بە ماشێنی کوشتار مەعروفە یعنی دروست لە زمانێک کە ئێمە باوەڕ ناکەین ئێمە ئەحساس ناکەین زیندانیان دەبا بۆ ئینفرادی و بێ ئەوەی کە ئەسڵەن خەبەرێک بدا بە بنەماڵەکانیان هەر وەکو دیتومانە ئەعدامی زۆر زیاتر کردووە ینی بەنەوە ئینتقامی خۆی لە ئێمە بۆ سوورەتە ئەلانەکە وەکو دەزانن 5 دانە جوانی کورد بێدەلیل بدون هیچ دلیلێک ینی بدون ئەوەی کە ئیتهامەکان لەسەر سابت بێ ئەوانە لە دادگاهەیەکی چەند سانیەی بە حکمی ئێعدام محکوم دەبن بێ ئەوەی کە بتوانن لە خۆیان دفاعکەن بە نەزەری من ینی ئەوان ئەوە بە فرسەتێک دەناسن بۆەوەی کە بە جۆرێک بخصوص تهدیدەکان لە لای کوردستانە ئەوان 5 نەفەر یەک زمانیان ئەعدامیان پێداون بەجێ یەک بار ئەعدام ئەوانە بە 12 بار ئەعدام محکوم بوون یعنی شتێکی بێداد ناعاتڵانەیە و ئەوە بۆ خۆی بە نەزەری من ینی زۆر زۆر جێی مەترسی هەیە
بەڵێ خات و فاتمە ئەرکی چالاکانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی و ئەرکی ئینسان ئازادی خوازەکان بەرامبەر بەم جنایەتانەی کۆماری ئیسلامی بۆی کە دەنگی زیندانیان بن دەنگی زیندانیانی سیاسی بن چییە لە دەرەوەی وڵات وە لە ناوەوەی وڵات چۆن دەتوانین بینە دەنگی ئەم کەسانە کە ئێستا لە زیندانەکانی کۆماری ئیسلامی و هەڕەشەی هەر ڕۆژە لە سەریانە وەکو پەخشان عەزیزی وریشە مرادی شەریفە محەممەدی هەموو ئەوانەی کەەوە باستان کرد ئەو 5 کەسەی کە لە خەڵکی بۆکانن. من گەورەترین ئەرک دەخەمە سەر بنەماڵەکان هەرچەند دروستە زۆر سەختە زۆر لە مەترسیدان بۆ خۆیان بنەماڵەکەشیان مۆردی تادیدن وەلی دەنگ هەڵێنان گەورەترین شتەکە جمهوری ئیسلامی لی دەترسێ لە دەنگی ئێمە دەترسێ یعنی دەبێت ئێمە حتمما ئیتلاع ڕەسانی بکەین دەنگیان بگەێنین بۆ جەوامع بە تەواوی دنیا دەنگیان بگەێنین دەنگی ئەوان بۆ خۆی دەتوانێت زۆر کارایی هەبێ نەوەک ئەوەی کە سکوت بکەین دەبێ هەر ئیتلاع ڕەسانیەکی دەقیق نەوە ئەوەی کە هەر شتێک ئێمە جۆڕاگری هەموو شتێک نەبین وەلی ئیتلاع ڕەسانی دەقیق بکەین ارتباطمان هەبێ لەگەڵ ڕەسانەها و شەبەکە لەگەڵ داوا بکەین لە جەوامعی ملل داوا بکەین لە سازمانهای حقوقی بەشەری بۆچی ئەوەندە بێدەنگن نسبەت بۆ ئەحکامە 5 نەفەر بەئێدام محکوم بوو ئێوە چاو لێ بکەم بزانە ئایا لە دنیای مەجازی ئەو شتێکە نسبەت بە بەقی زیندانیان ڕووی دەدا و بلا فاصلە منعکس دەبێت ئایا وا بووە ئایا مەسەلەن نسبەت بەو زیندانیانی ئێمە جوان ئێمە بۆ خۆمان دەبێت دەنگی خۆمان بین دەنگی خۆمان بگەێنین بۆەوەی کە زیاتر لەوە جوانەکانمان کوڕەکانمان کچەکانمان بێدەلیل تەناوتەنا بە دلیلی ئەوەی کە داوای مافی خۆمان دەکەین داوای ئەوەی دەکەین کە لە جامعەیەکی ئازاددا ژیانێکی ئارام و دۆستانەمان هەبێت لەو جامعەیە بتوانین دەنگی خۆمان بین داوای مافی خۆمان بکەین ماف بۆ هەر ئینسانێک ئازادە ئێمە ئینسانایەکی ئازادی خوازین داوای مافی خۆمان دەکەین شتێکی زیاترمان نەویستۆ ئەوان هیچ بەهانەیەک و هینێکیان بەسەر ئێمە نییە فقط ئیسفادە لە مۆقعیەت دەکەن ئێمە دەبێ ئەوەندە خایشمان هەبێت لە خانەوادەکان لە بنەماڵەکانیان مەترسن چونکە ئەوان تەنها شتێکی کە وەحشەتی لێ دەکەن ئەوەیە کە دەنگی ئەو زیندانە سیاسیانە بە دەرەوە بگەێنین و دەنگێکی ڕەسابین لەوان. بەڵێ زۆر سپاس خات و فاتمە پرسیارەکانی من کۆتایی پێهاتوە ئەگەر خۆتان لە کۆتاییدا شتێکەیە کە پێتان وایە ئاماژەتان پێنەکرەوە گرنگە فەرموون. من وەکو زیندانیە کە لە زیندانیە ڕزایە بووم وەکو کەسێک کە زۆرم شت کێشا لەوێ وەکو ئەوەی کە من دووبار جەوادی غوڵامی بە خانەوادەکەم فقط منداڵەکەی من 7 ساڵ بوو فقط بۆەوەی کە خانەوادەم ترسی لە ئیجاد کە پێی کوتن ئەوە دەبێت ئەعدام بکرێ یعنی حکمی وەحشەت دەدەن ئەوانە جمهوری ئیسلامی زۆر زۆر زەعیف بووە من خایشتان لێ دەکەم لە ئێوە لە تەواوی ئەو کەسانەی کە شتێک بنەی مافی مرۆڤیان قبوڵە دەنگی خۆمان هەڵێنین و هەموو هاوپشتی یەک بین و بتوانین ئەو جامعەیە کە بۆ خۆمان ئاوات و ئارەزوومان هەیە زۆری نەماوە جمهوری ئیسلامی بتوانین بە ئاواتەکانمان بگەێنین. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست کە لەم بەرنامەیە بەشدار بوون. سپاس دەستان خۆش بێ هەر بژین ئێوەش. جارێکی تر سپاس بۆ خات و فاتمە داوان چالاکی مافی ژنان و زیندانی سیاسی پێشوو لە ساڵی 98 و سپاس بۆ ئێوە بینەرانی خۆشەویست کە تا کۆتایی بینەر و بیسەریان بەرنامەیە بوون هەتا چاوپێکەوتنێکی تر و بەرنامەی ئاسۆی بەرابەریەکی دیکە هەر شاد بشین. قفس را بسوزان بیا در خیابان صداشو بلرزان تو بنیاد زندان
نه تیر و تناب و نه کشتار آسان، فقط حق انسان، فقط حق انسان. نترسید نترسید ما همه با هم هستیم، نترسید نترسید ما همه با هم هستیم، نترسید نترسید ما همه با هم هستیم. نترسید نترسید باید آنها بترسند، هستیم در کنار زندانیان دربند. بترسید بترسید ای صاحبان زندان، آمدیم در خیابان بشکنیم قفل زندان. بترسید بترسید ای صاحبان زندان، آمدیم در خیابان بشکنیم قفل زندان. بترسید بترسید ما همه با هم هستیم، بترسید بترسید ما همه با هم هستیم. بگو گرسنگان را از گلوله نترسان، بنیاد این نظام را در خیابان بسوزان. من و تو هم صدا با صدای بی صدایان، بشکنیم از خیابان دروازه های زندان. دی اینترناسیونال